هەرکی سەرشانی پەروەردنی ئەوەیە کە کاریگەریەک لەسەر تاک دروستکە بۆ ئەوی بتوانێت جۆرەکانی کۆنتڕۆڵکردنی ئیسلامی لەم ناخی ئینسانەیە دروست بکە هەتا ڕەفتارەکان ڕێک و پێگەکات بۆ ئەوی وەردەکراوەی ئیسلامیە لە ناخی خۆیە بە ڕەغبەتی خۆی هەست پێ بکە ئەبێ پابەند بێ بەمەوە هەبێ ئەم یاسە و ڕێسایانە قبوڵ بکە ئەمە نقطە مهمەکە لێرایە عەزیزانی من ئەویش ئەوەیە کە هیچ وەختێک ئیسلام نەهاتووە یەکێک ببغزێنێ یان ناچاری کە لەسەرەوەی کە ئەبێ ئیسلامەتێکە وەرگێت چونکە ئیسلام وەرگرتن واتە تەسلیم بوونی ناخ پەیوەندی بە ئازادی کابراوە هەیە چکە پێویستی بەوە هەیە کە فاصڵێکی باشی هەبێ دلیلێکی زۆر هێبەردەستا بن هەتا قەناعەتەکانی خۆ دروست بن ئەم قەناعەتانە دوای جێگای خۆی لە دڵ و دەروون ناکات کە قەناعەتەکان دروست بوون بە هەستێکی ئیمانی بوون بە تەقوا و دینداری لە ڕەفتار و ڕەوشتیا عەکس دەبێتەوە ئیتر ئەمە زۆر مراقەبەکردنی ناوێت ئێمە وەکو پەروەردەی ئیسلامی ئەمە ضروریە لە ناخی ئەفرادەکانە دروستی